بۆیە خۆشەویستەکانم هەستکردن بە ئازار نیعمەتێکی گەورەیە بۆیە خوای گەورە لە هەموو پنتێکی ئینسانە تەنانەت لە قژیشدا ئازاری بۆ دروست کردووی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئایزان و خۆشەویستان باسی هەستەوەری ئازارەکەین. ئەو هەستەوەری کە میوانێکی چارە قورسە کەس حەزی پێی نییە و حەز ناکەین نەبێتە ماڵەکانمان نەبێتە لاشەکانمان و خۆمانی لێ بە دوورە گرین ڕقمان لێیەتی و ئەزانین ئەمە نقمەتێکە و بەڵایەکە ئینسان خۆش بوو ئەگەر ئازاری نەبوایە بە ئیسراحەت و بە ئاسوودەی ئەژیا لە دنیا هیچ کێشەیەکی نەبوو. ئازار چییە؟ ئازار بریتیە لەو هەستە ناخۆشەی کە ئینسان هەستی پێکە جا یا لە ڕووی جەستەییەوە بێ یا لە ڕووی دەرونیەوە بێ و ئیزعاجەکە. ئەمە بەپێی پێناسە. بۆیەش ناوی نەخۆش لە ناخۆشەوە هاتووە. واتە تۆ هەستێکی ناخۆشە بۆ دروستە بێ و بێتاقەت دەکات ئینسانیش حەزی لێ نییە کە بێتاقەت بێت چووکەوە ئەزانێت ئەبێ ژیانی هەمووی ئاسوودە بێ و هەمووی خۆشی بێ و هەمووی قەرسیل بێت و هەمووی سەوزایی بێ و هەمووی ڕەنگاو ڕەنگ بێت و هەمووی چێژ بێ و چێژ لە هەستەوەرەکانی تر بکە. بەڵام کە ئازار دێ هەموو هەستەوەرەکانی تر هەموو خۆشی هەستەوەرەکانی تر ئەوەستێنێ ئەلێت خوا لێم گەڕە جارێ ئازارم هەیە بێتاقەتم نانم پێ ناخورێ حەچی تامە لە دەم ماتاڵە بۆنی هیچ ناکەم چاوم هیچ نابینێ سرم جێژە خوا ئەو دەنگە لابن لە دەورم حەزی لە هیچ شتێک نییە کە ئینسان ئازاری هەبوو دنیای لەبەر چاو ڕەشە بێ. بەڵام با بزانین ئەم ئازارە بۆ خۆی ئەوە شتێکی نەخوازراوە کە ئێمە ئەم نەڵقمان لێیەتی یاخود ئازار ئەبێ هەبێ بۆ ئەوەی کە ئینسان تامی ژیان بزانێ ئەبێ ئازار هەبێ و ئینسان چابێتەوە دواتر بۆ ئەوەی کە بزانێ بێ ئازاری چەند خۆشە. خۆشەویستان ئەسڵ لە ئینسانەوەیە کە ئازاری هەبێ. بەڵام بۆچی ئازارمان نییە؟ ئەگەر ئینسان ئازاری هەبوایە ئەوکو چۆن هەستەوەرەکانی تر کە دەست ئەدەی لە شتێک 5 ملیۆن هەستەوەر بەس لە پێستا هەیە 3 ملیۆن هەستەوەریش بەسی ئازار هەیە. بەس کە بۆ دەستدا ئەنین یان بەر شتێکە کەوین یان بەردەوام جلمان لەبەرایە هەست بە ئازار ناکەین بەس هەست بە شتەکانی دەوروبرمانەکەین وەکو هەستی ئاگابوون. ئەگەر هەستمان بەو شوێش بە ئازار بکردایە ژیان هەمووی تاڵە بوو ئینسانە بواە بە ڕوت و قوتی بگەڕایە هەواشی بەرکەوتای ئازارێ بوو. بەڵام خوای گەورە ڕەحمەتەن بە ئینسان وای دروست کردووە ئەم ملیۆنەها هەستەوەری بێدەنگ کردویت هیچی ناجوڵێ مەگەر کاتی ئازارە پێ بگا. بۆچی؟ بۆی کە بەهۆشە بێنێتەوە بڵێ ئەگەر لە خۆ بێ نەکەیت ئەوە چێ بەدەستە نەکەی دەستبەری بۆ ئەو ئاگرە نەکەیت دەستخەیتە بینی ئەو دوو دەرگایەوە نەکەیت شتێکی ئازار بەخش. ئەگەر ئینسان ئازاری نەبوایە چی لێ هاو؟ ئەگەر ئینسان ئازاری نەبوایە یەک کەس لە 1 ملیۆن ئینسان ئازاریان نییە. کە تاقیکردنەوە لەسەر ئەمانە کرد کە سەیرەکە لەمان لە هیچ ناترسن. خەڵکانێکی زۆر چاوقایم مجازف لە هەموو شوێنێکەوە خۆیان هەڵەیەن خۆیان تاقیەکەنەوە چەقۆ لەسەر خۆیان بەکارێنن دەرزی لەسەر خۆیان بەکارێبن هیچ کاریگەری لەسەریان نییە. دوای وای لێ هاو ئەمانە هەر هەمووی یا بە مردن کۆتایی هاو یان بە معەوەقی و بە کەم ئەندامی. بۆ چکە ئینسان ئەگەر ئازاری نەبوو حەزەریش ناکە لە هیچ ناترسێ باکی لە هیچ نییە. وەکو کەسێک وایە کە بەنج کرابێ گەریسان بەنج کرا چەقۆی لێ دەیت هەڵێ دەڕیت ئەم دیودیوەکەی پاچەی لەکەیتەوە کێشەیەکی نییە چکە بەنجە. بۆیە ئینسان ئەگەر ئازاری هەبوو هەستەکە بەنج نییە هەستەکە لە ژیانایە هەستەکان مردوو نییە چونکە مردوو ئازاری نییە. کەتە ئینسان ئازاری هەبوو ئەمە علامەتی ژیانە نەک علامەتی ناخۆشی و نەخۆشیە. کە ئازارت هەبوو بزانە ئەمە ڕەحمەتێکە خوای گەورە پێی بەخشیویت. ئەو کەسانی کە تووشی لیپرۆسیە بن واتە جوتام واتە خۆمان پێڵین
گولی ئەو کەسانی کە گولە بن ئەو ئەندامەی کە تەسیری تێکرێت چییە؟ دەمارەکەیە. دەماری هەستەوەر نامێنێ، ئەبینن دەستیان کۆڵە بێ، وردە وردە پەنجەکانیان نەخورێ، هیچی پێوە نامێنێ. قاچی داناوە لەسەر شوێنێک، وەختێک گەزانی قاچی سوتاوە ئەبێ بیبڕیتەوە. ئەگای لە خۆی نییە ئەو کەسەی کە نەخۆشی شەکری هەیە. بۆیە ئەو کەسەی کە شەکری هەیە ئێمە ئەڵێن قاچی تەلاق دراوە. بۆ لەبەرەوەی کە هەم چاوی لێ نییە، چاویشی زەعیفە بێ لەگەڵ شەکرەکەی یا لەگەڵ تەمەنە، هەستیش بە ئازاری قاچی ناکە. وەختێ بەخۆی ئەزانە کە سێرەکە قاچی گانگرینە، ئەڵێن وەڵا قوربانە بێ ئەلێرە قاچە بۆ ببڕینەوە. بۆ چونکە هەستەکەی لە دەست داوە. زۆر جار ئەچێتە دەرەوە بە پێی پەتی، یاخود زۆر جار بە نەعلەکانەوە ئەچێتە ناو جێوە، هەست بۆ ناکا کە ئەمە شتێکی لە پیان لە پیانیە. لەبەرەوە ئەگەر دەرکێ بچێ بە قاچیا، دەرکەکە زۆر جار لی گەورە بێت و تووشی کێشەی گەورەیەکە. بۆیە خۆشەویستەکانم، هەستکردن بە ئازار نیعمەتێکی گەورەیە. بۆیە خوای گەورە لە هەموو پنتێکی ئینسانە، تەنانەت لە قژیشدا ئازاری بۆ دروست کردووی، بەس لە شافتەکەیانە بێ. بۆ چونکە ئەگەر وا بواە باە بەردەوام چوو بینایەتە لای هەر دەلاکێ سەرمان چا کردایە، ئەبواە کامل ئەلێرە بەنجمان کردایە هەتاوەکو بتوانین دووم و ببڕین، چونکە هەمووی دەماری تیا بوو. بەڵام خوای گەورە لە مبۆکانە دروستی نەکردووە، بەس لە ڕەگی مبۆکانە دروستی کردووە. مویە هەڵکەنە دانە چی لێت، چەند مویە هەڵکەنە. بۆچی؟ بۆی کە هەستی پێ بکەی کێکی ڕیشە ڕاکێشێ، کێکی قژە ڕاکێشێ، کە مویەکت بەلایەکە ئەڕوات ئینسانێک سەر هەستی پێکە. بۆیە خوای گەورە ئەم هەستەوەرانەی بە تایبەتی هەستی ئازاری لە هەموو پنتێکی ئینسانە، لە هەموو شوێنێکی ئینسانە. بۆچی؟ بۆی کە ئەمە جیازی ئینزارە. ئێستاکەنە مۆبایلەکەت پێتەڵێ فڵان موعیدت هەیە، هەستە لە خەو، نوێژی بەیانیە، کاتی دەرسەکەتە، کاتی مەکتەبە، کاتی دەوامە، تۆ حەزە لێی نییە، خەڵەسی بە ئاسانی مۆبایلەکە و کپەکەیت، ئەلارمەکەتە و ژوێنیتەوە، ئیشێکی باشت کرد بۆ چکە تۆ حەزی لە خەوە. بەڵام ئەم ئیزعاجتەکان نایەڵێ بخەبی. بۆیە جەرەسی خەبەرکەرەوە دایمە ئیزعاجە. ئەمەی کە سەرنجیشی بۆ شوێنێک ڕاکێشێ، یعنی بە زمانی حاڵ پێتەڵێ بڕۆ خەمێکی خۆ بخۆ، ئیسراحەت و پادانەوە بۆ تۆ بێهودەیە، تۆ نەخۆشیت. باوکە جان، ئەگەر یاریچەیەکی باسکە لە کاتێکا ویستیان یاری بکە و بە زۆر یاری پێ بکەن، دکتۆرێکیان هێناوتیان دکتۆر جان پێویستمان بەم یاریچەیە، بەڵێ زانی پاژنەی قاچی تەواو نییە، بەڵام پێویستمان پێیەتی لەم یاریە. بەنجێکی بۆ بەکارهێنا مارکەین، ئەو شوێنەی بەنج کرد بۆی کە ئازاری نییە. دوای وەختێکیان زانی دوای یاریەکە لە 3 شوێنەوە قاچی شکاوە، ئەو قاچی شکا جارێکی تر نەیتوانی بچێتەوە ناو گۆڕەپان. کۆتایی بە ژیانی وەرزشی هات. لەبەرەوە بزانە چەند نیعمەتێکی گەورەیە لە کاتێکا تۆ ئازارت هەیە، هەست بە شکانێکەکەیت، هەست بە ناڕەحەتیەکەکەی، هەست بە دەرزیەکەکەی، هەست بە نینۆکێک دەکەیت. ئەگەر وانە بواە هەستمان بۆ نەکردایە تخوا سێریکی ناودەم بۆ بکەم بزان نەسووتاوە، تخوا بزانن دانم ئیلتیابی نەکردووە، بزانم کولۆر نییە، بزانم پیشیتیا بەجێ نەماوە، بزانم ناودەم دەرکی پیانە چووە و ڕۆژە ماسیم خوارد، خوا عافێتە بێ. بەردەوام ئەبوایە لە چێکا بوویتایە. بۆ ئەبوایە دکتۆرێکی پشکنین، چۆن پشکنینی عام بۆ خۆتەکەیت کە ئەم گێچەو نەبوایە. بەردەوام ئەبوایە بە دوای دکتۆری و بوویتایە، یان لە کامەرەیە خۆ باە خۆ بسوڕەنایەتەوە بەڕووتی بزانێت چی لە لاشەتا هەیە، چی ئیزعاج دەکات. ئەم ئازارە نەک هەر لە شوێنەکانە، لە جومگەتا هەیە. بۆچی لە جومگەتا هەیە؟ چونکە گەروانە بۆیە ئەسکەکان یەکتریان نەخوارد، پێتەڵێ بۆستە تو ئازارت هەیە، ئەبێ زۆر نەڕۆیت. بۆ چونکە ئەو دوو ئێسکە لە سەرێک ئەخشێن، بڕۆ چارەسەرێکی خۆ بکە. هەر کاتێک ئازارێکی ڕێخۆڵە چۆرە دنیا و لێتێکەیە بەرچاو ڕەشەکە، بۆ پێتەڵێ پێشەوی بتەقێ تەواری دکتۆر نەشتەرگەری عیلاج، بڕۆ زوو چارەسەری خۆ بکە. کاتی خۆی پیانەوت وەڵا لێی هاتووە، یعنی ئازاری لێ هاتووە، تێران خوا ڕەحمی پێ بکە، یعنی ئەمرێ. بۆ چونکە ئازارەکەی لێ ئەهات بە چارەسەری نەبوو. ئێستا الحەمدولillah چارەسەری هەیە. ئەی من چۆن بزانم کە نەخۆشم تا هەمومان؟ ئەو کاتا وایە هەمومان ڕۆژان لای دکتۆر بووین هەیە. ئەو شتانی کە ئازاری نییە زۆر ترس ناکەن. نەخۆشیەوە بەلای ئەمەڵێ کاو دکتۆرجانە ها شانم بلم، ئەهامە بکەم ئەمانە ئەدیم باوکوژن تو بۆچی ترسی؟ ئەڵێ وەڵای دراوسەکەمان جەنابە عەمەلیاتە بۆ کرد، سەرەتانی مەمکی هەبوو. ئەی باوکوژن چ پێیەندی بەتەوە هەیە؟ خۆمە بە هەوا ناگوێزرێتەوە. ئەلێ بەخوا دکتۆر جامیش ئازارم هەیە ئەترسم.
نا پێڵین لە سەدا 90 سەرەتان بۆ خۆی ئازاری نییە. لەبەرەوە قەت لە ئازار مەترسن بۆ سەرەتان. شان و ملی مێشێ غودەم هەیە، ئەوم یەشێ قژم مێشێ، سەرم مێشێ، ئەمانە هیچی نەخۆشی نین. ئینسانیش نابێ ئەو نەشەکوا بکە، بەردەوام هەردەمی بەوە بێ وەڵا بێتاقەتم، وەڵا ناڕەحەتم، وەڵا ئازارم هەیە، وەڵا ئینەما ئەشکو بەثی وحوزنی ئیلە الله. ئینسانە بێ شەکواکەی بۆ خوای گەورە بێ. هەر شوێنێکی یەشاو ڕاکە بۆ دکتۆر، هەر شوێنێکی یەشا دنیا تێبگەێنێ. بۆیە لە سەرانسەری دنیاە ساڵانە مەلاین ملیارات دۆلار ئەدرێ بەس بە عیلاجی ئازار، بۆ چونکە ئینسانەکان تحملی ئازار ناکەن، بە تایبەتی ئەوانەی کە ئازاری مزمینیان هەیە، بەردەوام لەسەر عیلاجەژین. خوای گەورە پەنامان بە. بۆیە ئەبێ ئینسان ئاگای لەمە بێ کە ئەم ئازارە پێتەڵێ لە شوێنی خۆ زۆر مەجوڵە، بە تایبەتی ئەگەر ئازارەکە مزمین بێ، تۆ ئەگەر زۆر بجوڵی زەرەرە پێگەێنێ. تۆ بەڕێگەیەکە ڕووی ڕفەقانی شەر ئەڕۆن، تۆ لە پڕێکاڵی وەڵی من سنگم یەشێ، کاچی بەلای دکتۆر کە سێرێکی تۆ زەبحە هەیە، ئەڵێ بە قەستەڵەوە بۆ بکەین، خوێنی تەواو ناچێ بۆ دڵەکانت. ئەگەر بەم شێوەیە بەردەوام بیت، سنگت نەیەشێ، تووشی ژەڵتابی، چونکە ئەو بەشەی دڵ خوێنی بۆ ناچێ. بۆیە مەفروز ئازاری بێ بۆی کە بۆسی لە شوێنی خۆتە. تەنانەت ئازارێکی بەسیتی وەکو شتێکە پەڕێتە قورگت، ئەگەر نەکۆکیت چی ڕۆیە؟ ئەوەی کە چووە جسمێکی غەریبە، ئیلتیهابێکە، دەردراوێکە لە ناو قوڕکدا، هەموو یەکێ بۆ سیەکانت، بەس ئەبێ ژیر خۆی بەدەست ئیلتیهابی سیەکانتەوە، چکە بۆ هیچ شتێک نییە بۆی دەرپەڕێنێتە دەرەوە. بۆیە بێ زوو فریای خۆیەوە بیت، کۆکەیەکی بەسیت لە دەرد و بەڵا و مصیبەت دەکۆڵ دەکاتەوە. لەوانەیە حتا پژمەش بەنسبەت ئەمەوە ناخۆش بێ، بەڵام نیعمەتێکی خوایە کە پێی بەخشیوین. ئەو هەموو میکرۆب و ئەو هەموو تەنا، ئەو هەموو جسمە غەریبە بەیەک جارەکەیتە دەرەوە. بۆیە بەڕێزەکانم، خوای گەورە کە ئازاری بۆ ئینسان داناوە، تەنانەت زۆر جارە چیتە بەردەمی دکتۆرەکەش، دکتۆرەکە سێرەکە ئەڵە وەڵاهی دانەکانە عیبینی، ئەڵە وەڵی دکتۆر جەنەها من نەزانم ئەویان دەست خەسەری ئەویان یێشێ، کە ناسی دوودانەکە بۆ کێشەیەکە پەنجە نەخەیتە سەری. ئەبێ ڕێک بزانێ ئەو دانەیە ئازاری هەیە، چە سیرێکات ئەڵێ دەبڕۆ ئەشعەیەکم بۆ بگرە، وەڵاهی ڕاستەکەی ئەوە زین لە ژێرەوە کیسی کردووە، ئیلتیهابی کردووە، یاین تەنانەت بە چاوی تەبیعیش نابێنرێ. پێشەوەی کە باتە دانەکانی تر، پێشەوەی کێشەکە و لا گەورە بێ، یەکسەر سوپان هەستی پێکی، ئەڵێ دکتۆر جان وەڵاهی هێستەکەم کەنانە خۆم مەعیدەم تاو نییە، جا بەداخەوە چونکە ستمی خواردنمان تاو نییە، هەر هەمومان مەعیدەمان تاو نییە، تخوا ئەوەی کە مەعیدی تەوا دەست بەرز کاتەوە، ڕەحمەتی خواتان لێبێ. نەموت کەس منەزانم ئەگەر ئەو قورحی مەعیدەیە ئاگات دێنە بێ، لەوانەیە ڕۆژە بتەقێ، یەکە تەقی بەناو سکتا بڵاو بێتەوە، چکە جۆگەی هەرز بۆ دروست کراوە شتێکی قەپات بێ. ئەگەر بەردێ لە گورچیلە تا بێ، هەستی پێنەکەی، ڕێڕەوی گورچیلەشی گرتە بێ، خۆشە ئیمالکەیت، وەختێک گەزانی کە ئەچی بۆ لای دکتۆر فەحسە بووەکە، ئەڵێ کاکە تۆ زانی گورچیلەی لە ڕاستی ئیش ناکە، بۆ دکتۆر خۆ من عیبم نییە. ئەڵێ نا، بەردی ڕێڕەوەکەی گرتووە، چارەسەرە نەکردووە، ساکەنە گورچیلەت بۆ بە یەک کیس لە میس کەڵکی نەما بفڕێ بیت. یعنی سەم نییە گورچیلەم هەیە بەڵێ. ئەبێ لە گورچیلەکەی تر بنجە دکتۆر جان چۆن ئاگام لێی بێ؟ وەڵڵا ئەنجاوەکەیفی خۆتا بێ، هەموو مانگە بیفحسکەیت، هەموو 6 مانگە بیفحسکەیت. ئەمەش ناکرێ. بۆیە خوای گەورە لە هەموو لاشەی من و تۆیە خۆشەویستەکان حاسەیەکی داناوە بۆ ئەوەی کە وریا بیت، بە ئاگا بیت، شوێنێکی یەشا زوو بچی خەمی بخۆیت. وڵێ وەڵا دکتۆر جان بۆیە زوو هاتم، وتم باش تەکە لێم پیس نەکە. ئەم قسێتە حەدێ تەواوە، بۆی لەم خراب نەکە. وتم با بزانم چیمە، خەمێکی خۆم بخۆم زوو. بۆیە ئەو کەسانەی کە ئازاریان هەیە، بە تایبەتی ئازارێک کە لە کتوپڕا ڕۆدا، نەک ئازارێکی مزمین، کابرا وەڵای دکتۆر جان بەخوا دایمە پشتم مێشێ و یا تەقاچم و کورە بەخوا سەرم مێشێ و کورە شان و ملی مێشێ و کورە پێم مێشێ و جا من پێڵم نەخۆشی سەر و پێ لە پێ یێشێ حتا سەری، ئەلێم باشە قیناوە ئەمانە وێشێ چوو ساغە چوو ساخ. دی باوکو جان تۆ نازانی ئەم ئازارە تاوان هەڵەوەرێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمي أشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل يبتلى المرء على حسب دينه. فرمي أجر باشترين خلقك زورتين تحقيق النووي هي تو زانيت پێغەمبەران زۆرتری. دایکە عایشا فەرمێ پێغەمبەری خوا وای سەرم، پێغەمبەری خوا فەرمێ من وای سەرم، فەرمێ ئازاری من 2 قاتی ئازاری ئێوەیە.
باشە خۆمە خۆشەویستی خوا نەبوو بەڵێ بەڵام خوای گەورەی پاکمان کاتەوە بۆیە ئازاری گیان کێشانە بینی لە هەموو ئازارەکان بەقوتر و ناڕەحەتترە بۆی کە ئینسان کە چوە بەردەمی خوای گەورە بە پاکی بچێ ئەیگە ئازارێ نەچێژیت ناڕەحەت نەبیت بێتاقەت نەبیت دووجار نەڕشەیتەوە عملیاتێ نەکەیت دووجار فەحز نەکەی دووجار دەزی پیان نەچێ ئەی بەتەمای چی بەتەمای بەچی لێو خۆش بێ خوای گەورە لەبەرەوە بێ ئەم ئیبتیلایانە هەبێ بۆی کە دەرەجەی ئینسان بەرز بێتەوە حتا ئەو ئازاری کە لە نەفسیەوە ئینسان تووشێ بێ ئەو ئازارش بۆ خۆی سوودی هەیە ئینسان کە ئازارێکی دەرونیە بێ خەفەتی لێخوا بخۆی ئاچێتەوە مراجعەیە کات ئەبینێت بەبوونی جگەرەوە بەبوونی نێرگەلەوە بەبوونی دەرمانی مخەدیرەوە تووشی کۆمەڵە مراجعەیەکی خۆیەکە ماوەیە داهانیشێ ئینجا بەخۆی ئاچێتەوە مشکلەکەی چارەسەرەکە پێشەوەی کە لی بکا بە دەرد و سەرەتان کە قۆناغی تەنها ئازارە فریای خۆیەکە بێت چارەسەری خۆیەکە بۆیە بەڕێزەکانم بۆیە خوای گەورە فەرمێ ومن يؤمن بالله يهدي قلبه ئەمە واکە ئینسان لە خوا نزیکتر بێ باشتر بێ ومن يؤمن بالله يهدى قلبه الله ئەوەی کە ئیمان بەخوا بێنێ بزانێ ئەمە قەدەرە هاتوۆتە پێش سەبری لەسەر بگرێ ئەبوایە وا بوایە زۆر بە دوایە نەچێت و خەفەتی لێ بخوا و خۆی بێنێت و خۆی بەرێت و وای هاوار کاو دنیا چونکە ئینسانەکانیش لە دەرەنجامی ئازارە جیاوازن هەیە کابرا فیشێکی پێوەیە زۆر بەلایە و طەبیعیە هەیە دەرزێکشی پێاکەی وای دنیا و خەستەخانەیەتە سەرێ ئەمە چی باوکە کورد باوکە ژان خوێنێ لێ سەحبەکەم بە قوربانی چاو کورد دەرزیەکە لێیە ئیتر دنیا ئەبێ دنیا پێی بزانێت کە ئەم نەخۆشە بۆیە بینی تەحەمولیشمان بۆ ئازارەکانمان وەکو یەک نییە کەسێکە بەهێزە بە قووەتە ئیمانی پتەوە دەرونیەن زاڵە ئەبینی جووی لە ئازار نییە وەڵێ وەڵا دکتۆر گیان بەنجیشم مەکە و لێشی کەرەوە ئەو نەبیە منێت خەڵکێکەیە فعلەن وایە بەڵێ ئازاری هەیە بەس تەحەمولی ئازارەکە خەڵکێکەیە بە ئیمانە ئەبینیت لاشەی ئەنجنەکری ئامادەنی ئەترافکە ئامادەنیە لە دینەکەی هەڵگەڕێتەوە ئامادەنیە تەنەزول کات دە ڕۆژە بە برسێتی لە سەنگەرێکە ئامادە نییە توش هەڵکات ئازاری برسێتی و ئازاری توینێتی و ئازاری سەرما و ئازاری گەرما مانە هەمووی ئازارن بەڵام چونکە ئیمانەکەی زاڵە لاشەی ئەبەمە تەغزیی هەموویە کات ئەڵێ مسەکینە هیچ کاتی هەست بەمانە ناکە وی بینی زاڵە بەسەر ئازارەکەیە بۆی بینی کاوچاکان شەکوایان کەمە یاخود نیانە مەگە زۆریان بۆ بێ ئەڵێ دکتۆر گیان بەخوا دەمێکیشەوە بەسەر ئیمالم کردووە حەزم نەکردو بێم بۆ لای دکتۆر هەر داوام لە خوا کردووە و بە ئەجر و پاداشیشم زانیوە بۆیە خۆشەویستەکانم ومن يؤمن بالله يهدى قلبه گرنگ ئەوەیە دڵ ئارام بێ هەیە تەنها پەنجەی یەشێ ئیلتیابێکی کردووە هەتا بەیانی خەوی لە ناکەوێ ئەڵێ بچی بێ لێکی یاتەوە مشکلی هەیە بۆ خەلەکە لێرانەیە بۆیە بینیت ئازار یەکێکە لە بیرخەرەوەکانی قیامەت ئاخوای گەورە فەرمێ ئینا جعلناها تذکرة ومتاعا للمقوین ئازار بیرخەرەوەیە ئەگەر بە ئینسانێک مابووتایە ئەزانی لە جەهەنەمە ئازارە چێژی ئەی ئازار چییە؟ ئەدەی What's pain؟ ئازار چییە؟ داسم نازانم ئازار چییە پێوەزان کەس زانی ئازار چییە کەس نازانێت لەبەر ئەنگلیزی ئەڵێ no pain no gain فەرمی ئەگە ئازارە نەبوو دەستکەوتیشە نابێ قسەیەکی جوانە بۆ یەک ئینسان ئەگەر تەنها دەستکەوتی ئازارمان ئەوە بێ کە خۆمان لە ئازار و ناڕەحەتی و سزای قیامەت پارێزین وازام گرەوکەمان بردوێتەوە بۆیە خۆشەویستەکانم ئازار نیعمەتێکە خوای گەورە ئەی بەخشێ نایدا بەسەر کەسە بار نییە کە هات بڵێن خوای هەرچی لای تۆ بوو پێی رازین دڵمان پێی خۆشە وەکو نیعمەت سەیرەکەین و پێی رازین و دڵنیاین کە حیکمەتی ذاتی جەلە جەلالوه لە بیرکردنەوەی ئێمە لە تەسکی برکردنەوەی ئێمە زۆر زۆر زیاترە بۆیە هەموو ئەوەی کە تووشی ئینسانە بێت دڵنیا بە جۆرێکە لە نیعمەت نەک و نقمەت والسلام عليكم ورحمة الله وبركاته ومسؤولياتي شي لسرها هروا قالتنية
ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا